پیغمبری خوا عليه الصلاة والسلام سردانی کەسێکی کرد نەخۆش بوو. ئەوەندە نەخۆش بوو لاواز بوو تەواو. فەرمووی چ دوعاەک دەکەی؟ ئەلا تەدعو الله بشەی؟ هەل دعوت الله بشەی؟ بەس شتێک داوا لە خوای گەورە کردووە. کابرا لەبەرەوەی لە قیامەت دەترسا بە بەنزندەی خۆی دوعایەکی باشی کرد بوو. توی دەڵێم ئەی پێغەمبەری خوا لە دوعاکانمدا دەڵێم خوایە هەر شتێک دەتەوێت پێی سزام بدەی لە قیامەتدا فعجیله لی فی الدنیا بۆم خە دنیا. یعنی ئەو عەزابە قورسەی کە بۆ داناوم لە قیامەت بۆم پێشخە لە دنیادا بیچێژم بۆی لە قیامەتدا نەیچێژم. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمی لا تطیقه گورە ناتوانی تحملی ناکەی ئەوەی خوای گەورە لەوێ بۆی داناوی لێرە پێت بدە تحملی ناکەی لا تستطيعه. أفلا قلت اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بونا علي خوا لدنيا تشاكم بي ببخشي لا قيامتش تشاكم بي ببخشي ولا سزاي قورش بنام بدي لا سزاي قيامت سزاي آقري جهنم. فرمي باشي ماويك أو كابرا بردوام أو دعاي ذكر خواي قورش فايدة بهوي ربنا آتنا في الدنيا حسنة.